سلااوتان لێبێت من کۆڤان عەزەتم لە هەفپەیڤینێکی تایبەت لەگەڵتان دەبم. سبەی پارتی دیموکراتی کوردستان چواردەم کۆنگرەی خۆی دەبەستێت. ئایا پارتی بەر لە کۆنگرە و دوای کۆنگرە چۆن دەبێت؟ چ گۆڕانکاریەک لەو حزبەیە ڕوودەدات؟ پەیڕە و پرۆگرام ئایا گۆڕانکاری بەسەردادێت یاخود نا؟ ئەم پرسیارانە ئاراستەی میوانەکەم دەکەن دکتۆر جعفەری مینکی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمە بێت و گفتوگۆی زیاتر لەگەڵ ئەوەکەم. کاک جعفەر بەخێر بێ. خۆشبی. سوڕانی باوەمە ئەتیادیەوە باش. سبەی پارتی چواردەم کۆنگرەی خۆیە بەستێت. پارتی بەر لە کۆنگرە و دوای کۆنگرە چۆنە بێت؟ وەڵا بەتەکیت ئەو پرسیارەکی لە جێی خۆیە. پارتی پێش کۆنگرە پارتێکی گەورەی کوردستانیە، سەرکەوتنی گەورەی بەدەستەوێناوە لە هەموو مەیدانێک. مەیدانی هەڵبژاردن یەکەم بووە لە 92 تا ئەمڕۆ. لە مەیدانی سیاسەتدا پێگەیەکی بەهێزی هەیە لە ئاستی هەرێمی کوردستان، لە ئاستی دەوروبەر، لە ئاستی بەغدا. حسابی بۆ دەکرێت وەرەقەمەکە لە سیاسەت و دیبلۆماسیەت و سەرۆک بارزانی لە سەرۆکی ئەو حزبە و مەرجەعیەتی سیاسی کوردستان پێگەیەکی بەهێزی هەیە. ئەوەش بە خۆڕایی نهاتووە، ئەوە بە خەبات و تێکوشان و قوربانیدانی پارتی دیموکراتی کوردستان هاتووە لە هەموو مەیدانێک، لە زروفی سەخت، لە زروفی نەخۆش، لە گەرمیان، لە خانقین، لە سلێمانی، لە بەغداد تا شنگال و مەخمورە و ناوچانە. دوای ئەم کۆنگرەش بەڕاستی ئەنی لەم کۆنگرەدا بەتەکید هەموو کۆنگرێک واتە گۆڕانکاری، واتە گۆڕانکاریەکی دەرفەتی زۆری گۆڕانکاری. یعنی کۆنگرە بۆ هۆیە، بۆەوە نییە فیستیڤالێک و کەرنەڤالێک بوەستی، یعنی هەر بڵێەوە هەڵبژاردنە و قیادەیەکی تازەوانە. دوای کۆنگرە جیاوازە بێ لەگەڵ بەر لە کۆنگرە. من دەڵێم لە شێوازەکانی تێکوشان دەبێت گۆڕانکاری بەسەر ئەنجام بدرێت. ئەوە ئۆتۆماتیکە، یعنی ئۆتۆماتیک هەموو کۆنگرە دەبێت ئۆتۆماتیک ڕێژەی گۆڕانکاری باش بێت. یعنی ئەگەینە هیچ هۆیەک نییە بۆ ئەوەی تر پلینیۆمە هەر قیادەیەکی نوێ هەڵدەبژێت، قیادی کۆن هەڵدەبژێری دەنگی پێدەدەیەوە. بەس کە باسی کۆنگرە دەکەی واتە پێداچوونەوەیەکی ورد بە پەیڕە و بە هەیکەلیەت، بە میکانیزمی ئیشکردن، بە پرینسیپەکانی ڕێکخستن وەکو خۆ دەمینن، ئیزافاتی لەسەر دەکەی کەم ناکەیەوە، بەس ڕەنگە ئیزافاتی لەسەر بکەیەوە. لە پەیڕە و لە پرۆگرام دەبێت ئەم پرۆگرامی سەردەمیانە بیت. پێش 12 ساڵ ڕە و پرۆگرامیش دەگۆڕدرێ پێدا دەچیەوە. خۆت بەشدار بووی لەو لیژنەیە کە بەڵێ یەک ساڵمانیش کردووە لەو لیژنەیەک بوو، دابشمان کرد بەسەر دوو لیژنە. ئێمە ژمارەکە ئەندامی مەکتەبی سیاسی تێدا بوون، ژمارەکی باشی ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی تێدا بوون، ژمارەکی هەرە باشی ینی تیۆریست و ئەکادیمیستی پارتی دیموکراتی کوردستان تێدا بوون. ڕاویشکارێکی باش بە ئۆرگانەکان کرا، ینی درافتەکان بۆ لقاکان نێردران، لە وێشکوبوونەوە لەسەرکران، لە خوارەوە بۆ سەرەوە هاتووە. بەڵێ ینی لە نوخبەوە بۆ قەواعدی پارتی و اینجا دێتەوە هاتە سەرەوە. لە دوایین داڕشتن اینجا بۆ مەکتەبی سیاسی و جەنابی پرۆگرام گۆڕدراوە. گۆڕانکاری باشی بەسەردا هاتوونە. ئێستا ناتوانم پێش کۆنگرە باسی ئەو وەردەکاریانە بکەم، دەبێت ڕێز لە کۆنگرە بکەم، لە کۆنگرە بخوێنرێت. پێشوازەکانتان بۆرم بوونە لە پرۆگرام هەرە گرنگ ئەوەیە پارتی بیری لە هەموو لایەکی حکمڕانی کردووە. دەبێت حازر بی کە بەرنامەیەکی حکومی تەقدیم دەکەی، ئەو کاتە تو دراستت کردووە، خۆت حازر کردووە. ئەوە نابی چارچوەیەکی هەیە لە زمینی ئەو چارچووە بەرنامەی حکومی خۆ لێ دێنیە دەرێ کە بچی لە بەغدا شەراکەت لەگەڵ لایەنێکی سیاسی دەکەی بۆ حکمڕانی لە بەغدا. تو چارچوەیەکت هەیە لە پەیڕەوی خۆ دەست پێ دەکەی، مەراجعە و پەیڕەوە دەکەی، اینجا دەچی شەراکەتی خۆ لەگەڵ لایەنی مقابل
وەردەگری. ژمارە ئەندامانی سەرکردایەتی مەکتەبی سیاسی گۆڕانکاریان بەسەردادێت. ئێمە هەیکەلیەت ئەو کاتە مناقەشەمان لەسەر کردووە، یعنی ئێمە کادری پارتی بەڕاستی مناقەشەی بەرفراوان دەکەین، بەڵام هەموو مناقەشە ینی دەبێتن بەڕێگای ئاسایی خۆی بڕیاری لەسەر بدرێت. ئەوەی هەیکەلیەت ئێمە بە لەسەر پرینسیپی پارتاتی هەندێک مەسەلەمان بۆ جەنابی سەرۆک و جەنابی جێگەرشتووە کە جەنابی سەرۆک ڕاوێژکاری لەگەڵ برادرە ڕەنگە سنوورەکانی مەکتەبی سیاسیش ئەکیت هەمیشە جەنابی سەرۆک ڕاوێژکاریان پێ دەکات ئەوەی بڵێنێکی سەرکردایەتی 51 بوو مەکتەب سیاسی 7 دەکەێت. ئێمە ڕێیمان وا گۆڕدرێن ئەوانەیە ڕێیمان وا بوو لە ناو مناقەشات ڕێیەک هەبوو من خۆم خاوەنی ئەو ڕێیە بووم دەمگوت 61 بە 9 احتیاط بە ئەم جارە هەفتا بیت چونکە ئەرکەکان زیاد بووینە ئۆرگانەکان زیاد بووینە و من یەکم لەوانە لەگەڵ ئەو ڕێیەمە لەقەکان کێم نەکرێن من بواوە نییە کەس ڕازی بکەم بەس تەسەوور دەکەم لە هەیکەلیەتی ئوفقی هیچ جار گرفتی تێدا نییە هیچ جار بۆ هەموو تەنزیمێک لە دنیادا ئەمە متحیدە لە هەموو دنیا ئۆرگانێ بەس عەمودی خەتەرە ئێستا بیناتە 22 طابق زیاتر بن ئەو ڕای منە بۆ چوونی من لە کنگرس دیفاع لەو ڕێیە دەکەم نەمتوانی لە لژنەیە ئێمە وازمانێنا بۆ جەنابی سەرۆک وەکو گوتم بەڵام ڕێی من وایە ئوفقی گرفت نییە چونکە دوو ڕاند وەردەگری کە ئۆرگانێک لە ئوفقی زیاد دەکەی هەم جوگرافی هەم دیموگرافی ئەمەیە و پێگەی تەنزیمی لەوێ گەشتیە واستە ئێستا ئەوروپا هەموو لەقێکمانەیە ناتوانانی بکات دوولۆ لەبەرەوە پێگەی تەنزیمی ئەوترە ئەگینە جوگرافی لە ڕووی جوگرافی پێویستە 5-6 لە قوتابی بەس لەوێ دەتوانانی بە شێوازێکی ماڵ ئێستا ڕۆژاوای دیجلە ئێستا لەگەڵ شنگار هەموو یەک لەقا ئەگە بچی تەماشا بکەیت لە ڕووی دیموگرافی لە ڕووی جوگرافی دەبووان ڕۆژاوای دیجلە زمار و ئەو ناوچانە دەبووان لەقەک بن چونکە تو ئێستا بە ئۆتۆمبیل بچی 3 ساعات ناتوانانی لەو سەرە بگەی ئەو سەرە بەڵام ئەمە ئوفقی من لەگەڵەوەمە لەقەکان وەکو خۆ بمینن واتە لەقت هەیە قیادەی ئەو لەقا بەڕای من قیادەی ئەو لەقا ضروریە پێگەیوی سەرکرداتی بیت ئێستا 16 مەسوولقی ئێمە سەرکرداتی نینن یعنی واتە تو پێویستیت بە ژمارەی زیاتر هەیە فراکسیۆنەکان یعنی هەرچ فراکسیۆنێکی پەرلەمانی بیت ئەوەی قیادەی فراکسیۆن دەکات بەڕای من دەبێت سەرکرداتی بیت تو پێویستیت بە ژمارەکە زیاتر هەیە ئەوە ڕێی منە ڕەنگە ڕێی من لەوێ نەخوات ینی پێشنیارە باش بەڵام وەکو خۆی هەرچەند کەس بۆ ڕێوەندە بمێنێت کەسە بەڵێ وەکو خۆیە باش ئەی ئەنجومەنە سەرکردایەتیەکانی کە لە شارەکان هەن قسەیەک هەیە کە ئەو ئەنجومەنانە نامێنن ئەمە ڕاستە وڵات دوو ڕێی هەنا دوو بۆ چوونە لە ناوپارتی هەر لە مێژەوە هەر لە مناقەشەی ئەم پرسە لە کۆنگرەی 13 دوو ڕێی هەبوو ڕێیەک پێی وابوو زیاتە ڕێیەک پێشوا بوو پێویستە و باسی ئەوە دەکات زۆرینەن لە پەیڕەو داهاتوە پەیڕەوی پێشتر داهاتووە بووی هەیە لە شوێنی پێویست بووی هەیە ئەنجومەن دروستکات ینی واتە ئیلزامی نەبووە مەسەلەن لە دۆک دروست نەکرا لە نینەوە دروست نەکرا لە هەولێر خۆ مەکتەبی سیاسی خۆی لەوەیە ینی پێویست نەبوو دروست بکەی لە هەولێر بەڵام دروست کرا لە گەرمیان ئەو کاتە ینی مەوزوعێکیەوە نەبوو ئەکتوێل نەبوو پەلە نەبوو بەس لە سلێمانی بەڕاستی هەمیشە پەلە بوو لەوێ پێگەیەکی قیادی مەکتەبی سیاست لەوێ بی فکرەکە ئەسلی فکرەکە ئەمە نەبوو ئەسلی فکرەکە ئەوە بوو کە لە کاتی انتخاباتی ئەنجومەنی پارێزگاکان انتخاباتی عێراق پارێزگاکانی کرد بوو بازنە لەو کاتە کی دەچی سەرپرشتی هەماهەنگی دەکرد لە پرۆسە هەڵبژاردن لەوێ هاتە بوو پێ زیادە بووە زیادەیە زانی لە ڕووی هەیکەلی عەمودی هەمیشە گرفتە ئێستا ئێمە حەوت هەیە لە کارکردنا تو ناتوانانی هەماهەنگی دروستکەی ئێستا مەکتەب ناوەندەکان و ئەنجومەنی سەرکردایەتەکان هەمان ئیش دەکەن یعنی ئیشێک دوو جارە دەکرێت لەوێ مەسەلەن بۆ نمونە داتا بەیسەکە لە مەکتەبی ناوەندی رەقسنە لە ئەنجومەنەکانش عینی ئەو ئیشە دەکەن لە لەقەکانش دەبێ ئەو ئیشە بکەن یعنی ئیشێک حەلەقێکی زیاتر لەوێ هەیە دوزانی لە سەردەمی تەکنۆلۆژیا دەتوانی زۆر مەسەلەی وا چارەسەر بکەیت بەس
بڕیار وەرگرتن مشکلەیە، یعنی ئیشی ئیداری مشکلەیە. ئێستا پارتی ینی من 6 ساڵە لەو مەکتەبە بووم، ئێستاش من دەڵێم پارتی دیموکراتی کوردستان گرفتی تەنزیمی نییە، بەڵام گرفتێکی گەورەی ئیدارەی تەنزیمی هەیە. ئیدارەکردنی تەنزیم قورسترینیشە. حکومەتی یاریمی کوردستان دەشزان کە و گرفتە هەیە، هەمووتان دەزانن، دەزانین هەموو حکومەت سەریادا ئەزانی لە ئەلمی ئیدارە و لە ئیدارەکردن گەورەترین کتابی لەسەر نووسراوە. هەموو حکومەتێک لە دنیا مشکلەی ئیدارەی هەیە، چون ئیدارە عیلاجکەی کتابی منهجی زۆر بەقووە لەسەرانە، بەس ئیمانم بەو کتابانەیە، ئیمانم بە قسەیەکی فوکویامایە دەڵێتن ئیدارەکردن فەنە منهج نییە. زۆر باش. دەگوترێن ئەنجومەنێکی باڵا لە نێو بارگەی بارزانی دروست دەکرێت، هەندێک خەڵک لەوێ کۆ بکرێتەوە، جا چاوانەی ئێستا ئەندای مەکتەبی سیاسین لێ کۆ بکرێتەوە یان خەڵکیشتر لێ کۆ بکرێتەوە؟ بەڕاستە من بیستومە بەسەمە پێشنیارە، من نازانم لەکوێ باس کراوە، چونکە من ئاگاداری ئەوانە بوون. بەرحاڵ هەر ئۆرگانێکی تری تەشریفی یان ڕاوێژکاری دروست بکرێت ئاساییە، تەشریفی و ڕاوێژکاری، چونکە پارتی دیموکراتی کوردستان پارتێکی گەورەیە، یعنی ڕەنگە پێویستی بە تشتی وە هەبیت، پێویستی پێی هەبێت، ڕەنگە پێویستی پێ هەبیت. من بڵێم من دەڵێم پێویست بەو ئۆرگانی تازە نییە، بەڵام ئەگەر پێویست بوو زۆر ڕەوایە. کاک جافەر لە هەندێک ڕاگەیاننا باس لەوا کرێ ئەوەی کە ئێستا پارتی ئەیکات بە ناوی کۆنگرە تەنها ناوەکەی کۆنگرەیە، گەنە ناو ئەندامانی سەرکردایەتی و مەکتەبی و سیاسی ئەوانە هەموو یەکلایی کراوەتەوە. پارتی تەنها بۆ ناوە ئەو ئەڵێ کۆنگرەم بەست و خلاصە، گەنە شتەکان هەموو یەکلای بوونەتەوە. من بە دڵنیایی دەڵێم ئەو بۆچوونە ڕاست نییە، وەو قسەش ڕاست نییە. ئێستا لە سەر ئاستی هەرێمی کوردستان من مبالغە ناکەم بڵێم هەموو دنیا، باور ناکەم حزبێکی تر بەقەت پارتی لەسەر ئەم پرسانە مناقەشەی تێدا هەبیت، گفتوگۆی تێدا هەبیت. و هەمیشەش لە لوتکە لە خودی جەنابی سەرۆک مەسعود بارزانی تا خوارێ تا خواردتر هەمیشە ڕێز لە ئەم گفتوگوانە گیراوە، و ئێستاش ڕێز لە ئیرادەی کۆنگرە دەگیرێت، ئیرادەی مندوبین بۆ چوونی مندوبین. بەڵام ئامادەکاریەکان حزبی ئەوروپی هەمووی ئەوان نەریتێکیان هەیە لەژنەیەک دروستەکەن، هەموو تشت حاضر دەکەن، حتا پێشنیار بۆ سەرکرداریش حاضر دەکەن. ئەوش ڕەوایە لای ئێمە بە تەسەووری من ئامادەکاریەکان بۆ ئەوەی جەنابی سەرۆک مەسعود بارزانی، جەنابی جێگر کاکنەشیوان، مەکتەبی سیاسی ئەو هەواڵانە هەمووی زۆر ئاساییە بزانن کیتر دێتە سەرکرداتی. کاتە گۆڕانکاریەوە ڕاست نییە، ڕەیشیان هەبیت، بەس شەر نییە ڕێیەکانیان سەر بگریت، شەر نییە. لە کۆنگرەیدا لیستێک هەبوو، لەو لیستە یعنی کە جەنابی سەرۆک مەبەستی بوو هەندێک کەس دەرچون دەنەچوو. سەرۆک بارزانی لەمەش لیستە بێت؟ من نازانم، بەس خۆی جەنابیان باس کردووە لیستی دەبێت، جەنابیان باس کردووە. من نازانم هەر ئەوڕێیە ماوە یان گۆڕانکانی بەسەر هاتووە، چونکە لەبارەی لیستی پاڵێوراوان هەندێک بێسەروبەری ئەم دوایە تێدا کەوت، یعنی زۆر ناو بەڵاو کراون لە 300 و 400 و دوایی هاتنە سەر سەدەک و یعنی من تا ئێستا شتێ ناگەم ئەوە چی ڕوویدا. کاتە سەرۆک بارزانی لیستێ بێت شەرتش نییە دەربچن ئەو بەتەکیتە کە لیستی داخراو بیت ئەو مودێلەش هەیە لە دنیادا، ئەو مودێلە هەیە. من نامەوێت بڵێم کەی پەیڕەو کراوە کێ پەیڕەو کراوە، بەڵام لیستی مغلق هەیە. لیستی مغلق جەنابی سەرۆک بە کۆنگرە دەڵێتن ئەم لیستەی منە، حەز دەکەم دەنگی پێ بدەن، خەڵکێکی تر شەبیتن لە دەرەوەی ئەم لیستە بیەوێت، ئەوە ئاساییە، باش ئەوش دەکەم و دەکدان. بەڵام لیستی کراوە زۆر تشتێکی جوانە بەڕای من. لیستی کراوە ینی 100 و ئەمە 51 ئێستا، ینی ئەو پەیڕەوەی ئێستا 51 بە نوع احتیاط 120 پاڵێوراو بن، لیستێکی کراوەیە، مندوب دەنگ بەو لیستە دەدەن، باش 51 لیان دەبژێنەوەی تر ئۆتۆماتیک دەبنە احتیاط.
لە ئاستی سەرەوەیە باس لەواکرێت بۆ منە هەندێک گۆڕانکاری لەوانەیە بکرێت سیناریۆ باسەکرێن بۆ منە سەرۆک بارزانی ببێتە مەرجە نێچیروان بارزانی ببێتە سەرۆکێرێم مەسرور بارزانی ببێتە جێگری سەرۆکێرێم هەندێک دەڵێن نا سەرۆک بارزانی مەرجە بێت و سەرۆک پارتیشە بێت و بەرز نێچیروان بارزانی و بەرز مەسرور بارزانی جێگری سەرۆک دەبن ئەمانە ڕاستن یان ڕاست نین چۆن ئەو بابەتە وڵای زانی لە دەرێ زۆر قسە دەگوترێت بەڵام سەرۆک هەر مەرجع و سەرۆکە و تەسەوەڕ دەکەم ئەوە سەلمێنراوە ئەوە هیچ گرفتێک تێدا نیە زۆر ئاساییە سەرۆک بیت و مەرجع بیت مەرجع بیت و سەرۆک باڵێ ئەوش ئاساییە ئیتر باوەڕ ناکەم گرفتێک هەبیت لەسەر کرداتی پارتی لەسەر پلە و پۆست یعنی هەر هەمویان یعنی تەسەوەڕ دەکەم خۆشەویستی پارتیمان و گەلەکەمانن ئەوان لەو سەر ئەو مەسەلانە حتا ڕێی و بۆچوونی جیاواز شەبن زۆر بە ئاسانی چونکە قسەی ئاخری سەرۆک بارزانیە سەرۆک مەسرور بارزانیە کۆتایی پێکرد یعنی ئەوە نا پێشتر گرفت بووە و نا ئێستا گرفتە نە گرفت دەبیتن لەبەرەوە گرنگەوەیە چۆن ئێمە میکانیزمی وا دروستکەین ئۆرگانی زیاد لە دەوریان نەمێنیت لە دەوری کەس نەبی ئۆرگانی زیاد دەکەن ئۆرگانی زیاد واتە بیرۆقراتێتی زیاد ئۆرگانی زیاد هەیە ئێستا من تەسەوەڕ دەکەم پێویستیمان بە پێدا چۆن هەیە لەو ئۆرگانانەیە لە دەوری سەرکرداتی بە هەموویان بە فعالیش دەگۆڕدرێت من نازانم لە کۆنگرە ئەم بابەتەنە کە ببیتە باس مش دەنگێکم لەو دەنگانەی کە حەز دەکەم زیادەیە حەز دەکەم ڕەشاقەت لەوێ هەبێت باشە بۆچی دهۆکتان هەڵبژارد هۆکارەکەی چی بووە پارتی بە گشتی ڕاستە ژمارە کورسیەکانی زیادی کردووە لە هەڵبژارنەکانە چی لە عێراق بێت لە هەرێمی کوردستانی بەڵام ژمارە دەنگەکانی کەمی کردووە لە دهۆکیش بە هەمان شێوە بەڵام ڕێژەی با بڵێن هەژاری لەوانەیە لە دهۆک لە چاو پارێزگاکان کەش زیاتر بێت هۆکارەکەی چی بوو دهۆکتان هەڵبژارد ئەتانەوێ ئەو خەڵکە ئاشنا بکەنەوە ئەوانەی کە زویر بوونە ئاشتیان بکەنەوە خەڵکی دۆک ئاشتکەینەوە حەز دەکەن کە زویرن ئەی تەبێ خەڵکی دۆک لە دوای هەڵبژاردنی عێراق نیگەرانێکی زۆر پێوە دیار بوو بەڕێخستنەکانی پارتی بە پلەکان چی بوون و جەماوەری پارتی بە پلەی ئەساسی زانی ئێستا بگەڕێنەوە بۆ هۆکارەکان تەسەوڕ ناکەم کاتی ئەوە بیت بەس هۆکارەکان دیارن ینی شێوازی ئیشکردنی ئێمە و هەماهەنگی وەرگانەکان وەکو پێویست نەبوو زیاتر لەوە ناڵێم بەس بادینان بەگشتی بەنکی پارتیە بەنکی دەنگە بەنکی ئیرادەیە بەنکی پشتیوانیە بەنکی ئامادەباشیە بۆ هەموو ئەرکێکی نیشتیمانی نەک تەنیا ئەرکی حزبی بەرتەسک لەبەرەوە ئەوە زۆر گرنگە ئەوە بپارێزی و کۆنگرەش لێرە مافی پارێزگای دۆک بوو ماف بوو جارێ بێژگە لەوەی ئاشتکردنەوە و مەسەلانە ماف بوو چونکە لە هیچ جار کۆنگرە لە دۆک نەبەستراوە لە کوێە بەستراوە لە قەلادزێ بەستراوە لە بەغدا بەستراوە لە ڕاژان بەستراوە لە هەولێر چەندین جارە بەستراوە ینی زۆر ئاسایی بوو کە ئەو داوا کرا یعنی خۆشبەختانە جەنابی سەرۆک پشتیوانێکی زۆری لێ کرد لەو داوایە و ئامادەکاریان کرا ئامادەکاری پێویست کرا لە دۆک ئومێدەوارم خەڵکی دۆک پشۆیان هەبیت چکە زەحام دروستە بیت ڕەنگە ترافێکی دۆک ئێستا شارەکە زۆر گەورە بووە ڕەنگە هەندێک ئەوەی بڵێن ئۆڤەرپاس و شتانە وەکو پێویست نەبن ئەوە مزاحمیان دەبیت ئەو میێوانە لە ئێمە قبولکەن و ببورن بەڵام باشە مادەم ئاشتیانەکەنەوە لەوانێوانش قبولیان بێ ئەو ترافیکەی کە هەیە بۆچی میوانتان داوت نەکردووە میوانی بیانی پرسیارێکی لە جێی خۆیە باوەڕکە نەریتی پارتی بوو هەمیشە لە کۆنگرە میوانی هەبوو باڵێ بەڵێ و میوانی ناوخۆش باڵێ ئەم جارە لەبەر ئەوە کۆنگرە دەمانەوێت کۆنگرێکی پوختە بیت لەبەر چەندین هۆکاری تری ینی ئەمنی بە پلەی یەکەم دەمانویست زۆر کات نەخاینیت کە لەبەرەوەش زۆر گرنگە ینی بەڕاستی تۆ ئەو کاتەی هەتا دوو ڕۆژە ئەوە بە کۆنگرە بدەیت
بۆ میێوان نەبێت میێوان بینە و میێوان بەڕێکە و میێوان ببینەوە ینی تەسەوڕ دەکەم لە هەولێرش زۆر میێوانی بیانی دەبا لە هەولێرە بینە ئێرە چەندین تیمت پێویست بوون ئەوی شە بکەن هەندە میێوان بینی هەندێک شنینی داخلی بینی خارجی نەینی ئەو ژناڕێک بوو ئەوەی هەرە باش بوو کەس نەینی کاتە ناوخۆی دواتر دوای کۆنگرە دەکرێت میێوان بینی دەکرێت ناوخۆیشیان بکەی بەڵام بۆ ناو کۆنگرەنە ناوخۆش خێرنا باش ئەندامانی سەرکردایەتی ئەندامانی مەکتەبی سیاسی بە پێی جوگرافیا هەڵدەبژێدرێن خۆی ئەو ڕۆژەی لە خزمەتی جەناوی سەرۆک بوون کۆبوونەی مەکتەبی سیاسی دواتر لە ژنای مەرکەزی دواتر لەگەڵ مندوو بین جەنابیان ئاماژەیەکی کرد کە ئەم لیستەی جەنابیان مەبەستی جەنابیان بوو بەس لیستەکە نەبوو بەس بە هەموومانی گوت کە من لیستێکی متەوازنم دەبێت متەوازن مەبەستی جەنابیان جوگرافیا و دیموگرافیان بۆ تەمەنە ئەمانە ئەوەی ئینسان بیر بکەتەوە جوگرافی زۆر گرنگە جوگرافی لە دیموگرافیش گرنگترە من لەگەڵەوە نینم سەرکرداتی پارتی محاسسەی کاتە جوگرافیا پێڕەوەکەن بەس جوگرافی زۆر گرنگە جوگرافی گرنگە تەمەش گرنگە تەمەنیش ئەوش گرنگ جاستا دێمە سەر تەمەنیش لای پارتی گەنج تەمەنی چەندە گەنجێکی دێنە پێشەوە بەڵام چ گەنجێک خۆی لەسەرەوە زۆر نووسین هەنە لە فیزیکی تا 40 ساڵیش دێت گەنج لە ڕۆی فیزیکی 35 ساڵ تا 40 ئەوەی یەکەتی لاوانە دەجارا مناقشەمان دەکردن هەر بابەتی منی ماستەرشە لەسەرەوە بوو بەشداری لاوان لە ژیانی سیاسیدا بەڵام تەسەوڕ دەکەم ڕێژەیەک خۆی حازرە ڕێژێکی باش حازرە ڕێژێکی باش حازرە لە 35 ساڵی بیت 40 ساڵی بیت 50 ساڵی بیت ئەوانە تێنە پێش شاتە سەر و 35ەوە وڵڵاهی ڕەوایە لە خواروی ئەوەش بێتە پێش ئەنێ زۆر ڕەوایە خەڵکانێکە پێگەشت و کە پێگەیشت نە لە ڕۆی جیاوازە بەڵام بۆ کۆنگرە مەسەلەن سەرکرداتی کردن نەک تەنیا نەڵجە ئینفۆرمێشنە مەسەلە خوێندەواریە حزورێکی سایکۆلۆجیە نەفسیە ئامادەباشیە لە هەموو مەیدانێکی خەباتدا ئەوە نییە اختصاسە ئەمە اختصاسەوی لە بواری علاقاتی دەولیە اختصاص نییە حازریەکی تەواوە لە بۆ هەر هەموو دەرفەتێک بۆ هەمویان هەیە دەرفەتێک هەیە لە خاروی 30 ساڵ لە سەروی 30 ساڵ بەس باش ئەم کۆنگرە 12 ساڵن نەبەستراوە یعنی یەک پێویستەی پارتی پێوێتی دووەمش داوای مندوبمان هەیە کە ببنە پاڵێوراوە باشە ئەی بۆ ئافرەت ڕژێ ئافرەت چەند دەبێت ڕژێ ئافرەت کۆنگرەی پێشتر کۆنگرەکە هەنگاوێکی باش بوو کۆتە دانرا کۆتە مەرحەلەی انتقالیە بۆ مەرحەلەی انتقالی پێتان بگێتە مەرحەلەی ئاسایی پێویست بە کۆتا ناکات ئێستا باشە کۆتا ئێستا پێم باشە زیاد بکرێت ئەو کۆتایە چەندتان دیاری کردووە ئێستا پێشتر دابوو پێم باشە زیاد بکرێت بەڵام چەند زیاد دەکرێت نازانم بەس پێشنیاری ئەگەر 51 زیاد بکرێت بۆ 61 تا 7 کۆتای ئافرەت زیاد بکرێت ئەوجا دەکرێتە 15 دەکرێتە پێشنیاری ماستەکان کردووە پێشنیارێک هەیە لەو بارەوە باش هەلو مەرجەکانی ئەم کۆنگرێ لەگەڵ کۆنگرێ ڕابردوو جیاوازن زۆر جیاوازن هەم لە ڕووی ئەقلیمی ناوخۆ دەولی زۆر جیاوازن کۆرۆناش لەم کۆنگرەش ئێمە بە ماسکەوە دەچینە ناو کۆنگرە بزانێت جەوەکی ئەوە هەیەنی بەداخەوە کۆرۆنا زۆر تشتی لە کۆمەلگای ئێمە گۆڕی لە دنیا گۆڕی بەڵام هەلو مەرجی ناوخۆی پارتی باشن هەلو مەرجی هەرێمی کورسان باشن و هەلو مەرجی ئەقلیمی و دەولی زۆر خراپن زۆر خراپ ئەی ناوخۆی باشە تا ڕادێکی باش ئەو گرژەی بینی ئێمە و یەکەتی هەیەەوە چارەسەر دەبێت جا دێمە سەرەوە بابەتەش چارەسەر کاتم کەم ماوە بەڵام دوای کۆنگرە پارتی سەردانیە چێتیەکات
سەردانی حیزب لایەنە سیاسیەکانەکات بە پەیوەندیەکانی خۆی هاتچێتەوە لەگەڵ یەکێتی بیر لە ڕێککەوتنێک ناکەنەوە لەگەڵ یەکێتی بۆ نمونە ڕێککەوتنێکی نوێ بیر لێکراوە ئامادەکاری کراون هەنگاوی عملی نێنراون بۆ ئەو ئاراستەی کە تو پەیوەندەکان لەگەڵ یەکەتی بەهێز بکەیت فراوانتر بکەیت و لەگەڵانی تری سیاسیش یعنی ڕاستە پەیوەندی ئێمە ئەوەی تەماشا بکە لە دەرەوە وا تێدەگەیت پەیوەندی لاوازن بەڵام دەبێت واقعبینانە تەماشا بکەیت هەموو گوناهەکە بۆ پارتی نییە گەلێک جارا دووبارەم کردیە جارا یەکردی لەمێ عاجزەوەیە من تێدەگەم حکمڕانیە و شەراکەتە و لێرەکەم و کورتێکە لەوێ بەس تا ئێستا تێناگەم بۆ برادەرانی کۆمەڵ هەمیشە دۆر پارێزن لە ئێمە ئێوە بڕۆنە لایەن ئێمە دەچینە لایەن زوێ بنەوە نیە ئێمە هەر بچینە لایەنەوە جارێک ئەوانە لای ئێوە جوان نییە مەسەن برادەرانی یەکێت و باوەڕ بکە لە هەموو ئاستێک لە ناو پارتی زۆر باەخیان پێ دەدەین بەڵام هەندێک جارە دەبینی ساردی دەکەوتە ئێمە تێناگەین بۆ ساردی کەوتیە زۆر تەسەوەڕ دەکەم ئێمە پارتی پێویستیمان بە هەمویان هەیە ڕێزی لێ بگرین هاوکاریان بکەین نێزیک بین لێیان سەردانیان بکەین و حتا من لەگەڵا بۆ چوونەوەمە هیچ کەم و کورتی تێدا نییە ئێمە سەردانیان بکەین بە بەرداوی باوە سەردانی ئێمە نەکەن زۆر سپاس بۆ جعفەری مەرکی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کە لەگەڵمان بوو زۆر سپاس بەخێر بێت سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون هەر لە خۆشیدا بن